تیمەکانی پزیشکی تەندروستی لێرە جێگیر کراون بۆ هاوڵاتیە گەشتیارانەی کە لە پێش 19/2 سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە بە هەر هۆکارێک بووێ لە گەڕانەوەیاندا پشکنینی سەرەتایان بۆ دەکرێت و پاشان دەگوێزرێنەوە بۆ شاری سلێمانی بۆ کەمپەی کە تایبەتە بەم هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا و خۆشبەختانەش تاکو ئێستا حاڵەتێکی گوماناویش لە یەک هاوڵاتی ئێمەی هەرێمی کوردستان کە گەڕانەوەیان لە کۆماری ئیسلامی ئێراندا نەبووە. پشکنە سەرەتایەکان گەرمی پێوە پێوانەی گەرمی پێوی لەشە ئەوە سەرەتا دەکرێت و ئەگەر حاڵەتێکی نادیار بێ ئۆتۆمبیلی تایبەت هەیە بەو کەسە بەس وەکو پێم گوتی خۆشبەختانە تاکو ئێستا هیچ حاڵەتێک نەبوو پاشان بە ئۆتۆمبیلی تایبەت لە نیشنگەوە دەگوێزرێنەوە بە هەمانگی لەگەڵ ئاسایش و پۆلیس دەگوێزرێنەوە بۆ پارێزگاری سلێمانی لێوە کەمپێکی تایبەت و پزیشکی تایبەت دابین کراوە تاکوی ئێستا لە 19 مانگەوە تاکوی ئێستا زیاد لە 400 نەفەر گەڕاونەتەوە و ڕەوانەی شاری سلێمانی کراون بۆ مەبەستی دڵنیابوون لە هەڵنەگری ئەو ڤایرۆسە. هاتوچۆی بازرگانی بەس وابزانام 3 سەعات بۆ 4 سەعات بوو ڕاگیرانە لەو کاتە بە دواوەسە هاتوچوو ئاساییە هاتوچووی بار ئاساییە و نەفەراتیش ئەوانەی کە لەوێن ئەگەڕێنەوە و ئیتر نایان خەڵک بڕوە داوا لە هاوڵاتیانەکەین دەمامک و دەستکێش بەکاربێن و ئیتر ئیشەڵا هیچ نابێ بەڵێ هەموو شتێگێت بەڵام بەسەری عێراقی ڕاستە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەنها کاریگەری کردوتە سەر ڕێکارەکانی ئێمە بۆ جێبەجێکردنی ڕێکارە گومەرجیەکان ئەجی ناوەکو جوڵی بازرگانی هەیە هەموو بابەتەکان یەتە هەرێمی کوردستانەوە بەڵام وڵی ڕێکارەکانمان گۆڕیوە جاران ئۆتۆمبیل ئێرانەکان بۆیان هەبوو بێنە شارەکانی هەرێمی کوردستانەوە ئێستا ڕێگە بۆ نادرێت تەنها لە ڕێگەی ئۆتۆمبیلی عێراق و بارهەڵگری عێراقیەوە بارەکان گوێزرێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەمەش بۆ سەلامەتی هاوڵاتیان ڕەنگە لە چەند ڕۆژیەکەمە هەندێک گرفت دروست کات لە بەرەوەی ئاڵوگۆڕی ئەم باران لە بارهەڵگری ئێرانیەوە بۆ عێراقی کاتی بوێ هەندێک تێچووی بوێ بەڵام وردە لەگەڵ بارودۆخەکە تاوان ڕاین و ئەکەوێتە سەر سکەی خۆی کارەکان و گرفتێکی شەوتۆی نامێنێ بەڵام گرنگ ئەوەیە جوڵی بازرگانی بەردەوامە و ئەو پێداویستیانەی خەڵک کە پێویستە ڕۆژانە بچێتە هەرێمی کوردستانەوە ئەمە دڵنیاین کە بەردەوامە بێت سەوار بە سوتەمەنی ڕێگە پێدراوە بە ئۆتۆمبیلی ئێرانی ڕاستەوخۆ بچنە هەرێمی کوردستان بەڵام ئەوانیش ڕێکاری تایبەت هەیە ئەیژرێتە بەربەرامبەریان ئەوژەوەی لە دوایەوەی کە ئۆتۆمبیل و بارهەڵگرەکانی سوتەمەنی تانکەرەکان یەنە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخەوە ئێمە وەکو ڕێکاری خۆمان یەکەم جاریان نێرین شۆفێرەکان نێرین بۆ تەندروستی باشماخ ئەوان لەوێ پشکنینیان بۆ ئەنجامێن و فۆرمی تایبەتیان بۆ پڕەکەنەوە لە دوای ئەوەی کە دڵنیاییمانێنێ لە سەلامەتی شۆفێرەکە ئەو کاتێمە هەم پشکنینی سوتەمەنیەکە ئەەکەین ئەگەر ئەوش گونجاو بوو ڕێکاری گومرجیان بۆ گەین لەبەر و ڕێگانین بێنە هەرێمی کوردستانەوە